سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ پێداچوونەوە ڕیڤیو دەکەم بۆ فیلمی بێنیشتیمان یاخود لاندلێس. ئەم فیلمە نوێترین فیلمی کوردیە، نزیکەی 2 هەفتەیەک دەبێت لە سینەماکانی کوردستان پەخش دەکرێت. لە دەرهێنانی تورەج ئەسلانیە، ڕۆژگەڕانیشی هانی موشتەهیدی و شۆن عاتوف و جاهید شاهین ئاڵچین و چەندان ئەکتەری تری بەناوبانگ تێدا لە هەر 4 پارچەکەی کوردستان. چیرۆژ فیلمەکە باس لە ڕووداوێکی تا ئاستێک ڕاستی دەکات، هەرچەندە ڕووداوە سەرەکیەکان پێم وایە بە هەمان شێوە ڕوویان نەداوە، بەڵام ڕووداوە گشتیەکان و بەگشتی ئەوەی کە لە فیلمەکە باز دەکرێت لە شەڕی داعش و 2014 ئەوانە بەسەر خەڵکانیشی زۆر دەهات. چیرۆژ فیلمەکە باس لە ژن و پیاوێکی هونەرمەند دەکات کە لە کوردستان دەژین، یەکێکیان خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتە کە کوردستانی ئێرانە، ئەوەی تریش پێما بێ خەڵکی کوردستانی باکوورە کە کوردستانی تورکیایە. هەردووچیان هاوسەر یەکترن، ژنەکە دووجیانە. لە کاتی دووجیانبوونیدا وە لەناو کۆنسێرتێک شەڕی داعش دێت و داعش دێت بۆ ناوچەکانی کوردستان. جا لەوێەوە یەکسەر ڕووداوەکان دەگەن بەشوێ دەگەن بەو کاتێک کە ئەو دەیەوێت کۆچ بکات یاخود خانەوادەکە بەگشتی دەیانەوێت کۆچ بکەن. جا ڕووداوەکە باس لە چیرۆکی ئەوان لە بەرامبەریشدا چیرۆکی چەند کەسانی تر کە لەگەڵیان لەگەڵ ئەوان دەیانەوێت کۆچ بکەن و ئەو ئازار و نەهامەتانەی کە لە کاتی کۆچەکە دێتە پێشیان باس لە ڕووداوان دەکات. طبعاً بەداخەوە نەمتوانێت ڕاستەوخۆی لە کاتی یەکەم پەخشی فیلمەکە بینم و یەکسەر ڕیڤیو بۆ بکەم. هۆکارەکەشی لەلایەک پشوو بوو و پشووی جەژن و ئەوانە هاتنە پێش، لەلایەش تریش سینەمایەک لە شاری سۆران کراوەتەوە، حەزم کرد یەکەم ئەزموونی ئەو سینەمایە بکەم، بەڵام بەداخەوە ئەوان تقریبا توان بڵێم دوای 1-2 هەفتە توانیان کە فیلمەکە بێنن بۆ سۆران. ئەوە بوو ئەم شەو کە ئێستا ئەو ڕیکۆردە دەکەم ڕێک فیلمەکە پەخشکرا. جا ئەگەر هەندێک خاڵ باز بکەم لەبارەی فیلمەکە، یەکێک لەو خاڵانەی کە بەدڵمە یاخود زۆر گرنگ بوو کە لەو فیلمە باسی لێکرا بوو. طبعاً ئەگەر سەیری فیلمە کوردیەکان بکەین، فیلمەکانی بەهمەنی قوبادیمان هەن، فیلمی بێکەسمان هەیە، دوای ئەوەش چەندان فیلمی تر هاتن بۆ منە کلاسیکۆ، پەیکەری دڵ، 09، ئەزمون، چەندان فیلم هاتن کە بەشێکیان دەتوان بڵێم لە سینەماکانی کوردستان بەگشتی پەخشکران، بەشێکیان زیاتر لە سینەماکانی نێودەوڵەتی زیاتر پەخشکران، دەتوان بڵێم زیاتر لەوێ بینراون. جا ئەگەر ئەو فیلمانێک کە بە خۆم بینی ومە زیاتر لەوان باستان لۆ بکەم، زیاتر ئەو فیلمانە بەلای منەوە کاریگەر بوون و گرنگ بوون کە باسییان لە پەیامێکی نەتەوەیی کردووە یاخود باسییان لە شتێک کردووە کە خودی دۆزی کوردی تێدایە. جا طبعاً مێژووی کورد پڕە لە بابەت و چیرۆک بۆ ئەوەی فیلمی لەسەر دەربێت. ئەو بابەتش کە بەم دوایانە هاتووەوەی داعش و ئەوانە کە بەداخەوەی وە نییە بڵێن وەکو دەرفەتێک سەیری بکەین کاهی ئەوەیە فیلم لەسەر دەبێتوانە، بەڵام کە ڕووداوەکە ڕوویدا و ڕووداوەکە ناخۆش بوو، شتانێک کە بوون سوپاس بخوا تێپەڕیون، ئیدی ئەوەیە کە ئەو ڕووداوانە پیشانی جیهان بدرێن. جا گەیاندنی ئەو ڕووداوە ڕاستیانە خاڵێکی زۆر زۆر بەهێزی ئەو فیلمە بوو کە هەر ئەوەش بوو پێم وابێ بووە هۆکارێک کە وای کرد زیاتر فیلمەکە بەلای منەوە بە چێژ بێ، فیلمێک بێ کە زیاتر خولیای بینینی بم، زیاتر حەز بکەم بیبینم، زیاتر پێی سەرسان بم بەوەی کە لەناو فیلمەکە ڕوودەدا، زیاتر پێی کاریگەر بم، وەک بڵێ زیاتر خۆمی تێدا بینمەوە کە من کوردم. ئەو ڕووداوانە ڕاستە بەسەر خۆمدا نەهاتوون، بەڵام ینی جۆرێک لە هەستپێکردنی ڕووداوەکانە لەبەر ئەوەی ئەو ڕووداوانە کە بەسەر کەمینەی شاتن، بەڵام بەگشتی کورد هەمووی پێکاریگەر بوو. خاڵشتر کەلەر گرێدینگ ئەگەر بەتەنیا لە بابەتی دەرهێنان و سینەماتۆگرافی وانە بهینە دەر، باس لە کەلەر و ڕنگ بکەین. دەتوانم بڵێم هیچ فیلمێکی کوردیم نەبینیوە و کەم فیلمی ئینگلیزیشم بینیوە لەڕووی کەلەر گرێدینگەوە ئاوا جوان بێ. یعنی لەوانەیە بەلاتانەوە زیادە ڕۆیی بێت کە دەڵێم فیلمی ئینگلیزیش کەم بینیوە، بەڵام بەڕاستی دیقەتدانە کەلەر گرێدینگ و دیقەتدانە ڕنگ ئەوەندە و گرنگیدان بە ڕنگ لە هەمان کاتدا کاریگەربوونی ڕنگ لەسەر چیرۆکە زۆر زۆر جوان بۆ فیلمەوە دیار بوو. یعنی ئەگەر بچی سەیری فیلمەکە بکەیت، ئەوانەی کە فیلمەکەیان بینیوە پێم وابێ لێم تێدەگەن کەمە بەستم چییە، 1-2 سینی سەرەتای فیلمەکە، نازانم دووەم سینە نە سێمیتی، حاڵەتێک تێدایە کە ژنەکە دەتوان بڵێم پشتی لە کامێرایە و سەیری پەنجەرەکەی کردووە، لە پشتەوەش پیاوەکە خەریکی باڵندە و شتەکانە.
لەوێ ئەوەی کە ڕۆژەکە پێشاندات و ڕووناچیەکە و ڕنگدانەوەی لە ناو ژوورەکەەوە ئەوەی کە دەرەوە زۆرێک لە ڕەنجی پرتەقاڵی گرتووە شتێکی زۆر جوانە ینی کەلەرێکی زۆر جوانە ڕاستە خۆ دەخاتە ناو فیلمەکە ڕاستە خۆ هەستێکی جیاوازترت بۆ فیلمەکە پێدەبخشێ هەز دەکەت کە فیلمەکە شتێکی جیاوازی پێ لەوەی کە پێشتر بینیوتە طبعاان لە قیمەت و لە بەهای فیلمەکانی پێشتر کەم ناکەمەوە بەتەبەت ئەوانەی کە بەم دوایە هاتن سفرڕۆی پێکرد دڵە ئەزمونە ئەوانە بەڵام هیچیان دیقەتێک و یاخود فۆکەسێک تایبەتیان نەخست بۆ سەر ڕنگ یان وا بزانن کە ڕنگ ڕۆڵێکی تایبەت ڕۆڵێکی جیاوازی پێ بدرێتە ناو فیلمەکەەوە کاریگەریشی زۆری هەبێ بۆ سەر چیرۆکەکە ڕاستە کەلەر و ڕنگ و شتەکانی خراپ نەبوو بەڵام ئەوە نەبوو کە دیقەتێش تایبەتی بۆ بخرێتە سەر یاخود بەشش تایبەتی فیلمەکە پێیوەست بێ بەو ڕنگانەوە بۆیە هەز دەکەم کە ڕنگەکانی ئەوان شتێکی وایان لە چیرۆکە زیاد و کەم نەکرد بەڵام ئەوە لەم فیلمە هەر لەو سینە کە دەیبینی ئیدی پاشی وەشکە سینەکانی تر دێن بە تایبەت ئەگەر سەیری ناو تانچیەکە بکەن هەندێک شوێن کە ڕەنگی سوورەکە لێدات ڕەنگی سەوزەکە ینی گونجاندنی ئەو ڕەنگە و ئەوەی کە بڵاوبوونەوەی و گونجانی لەگەڵ کامێراکە و ڕنگدانەوەی بەڕاستی زۆر زۆر جوانە و لە هەمان کاتدا لە کاتی ڕوودانی ئەو چیرۆکانش ئەو ڕنگانە کاریگەریان هەیە بەسەر چیرۆکان دەبینی هەر ڕەنگێک لەر ساتێک ڕوودەدات دەزانی کە بۆن ئەو ڕەنگەیان دێت بابەتێکی مەترسیدارە یان ئەو ڕەنگە پیشاندا بابەتێکی بۆ منە ئاشتی ئەوانەیە سپی پێشان دەدا باس بۆ گۆرانی شتیان دەگوت و یان نوکتە شتیان دەجێڕایەوەیان شتی خۆشیان باز دەکرد سووری پیشاندا مەترسی بوو ینی هەر کاتێک ڕەنگێکی پیشان دەدا بەپێی ئەو ڕەنگە چیرۆکەکە دەڕۆشت بابەتێشتر لە دەرهێنان و بابەتەکانی وەک برن پرۆدەکشن کە پێم وایە دووبارە ئەوەشان لە ئاستێکی جیهانیە ئەویش بابەتی کامێرا وەرکە یعنی بەجددی زۆر کەم وایە فیلم وا بینم تەنانەت لە جیهانیش باسی دەکەم کە ئەوەندە کامێرا جولاندنی جوانی هەبێت لە هەمان کاتدا وان تێک یاخود وان شۆت هەمووتان پێما بە فیلمی 1970تان بینیوە طبعا فیلمی 1970 چیرۆکەی زۆر بەهێزە دەتوان بڵێم لە ڕووی دەهێنانەوە هەموو شتەوە زۆر بەهێزە بەڵام هۆکارێکی سەرەکی کەوای کرد ئەم فیلمە زۆر زیاتر بناسرێ ئەوەیە کە فیلمەکە بە یەک شۆت بە یەک تێک گیراوە لە فیلمی نیشتیمان کە دەچوومە ناو فیلمەکە تەوەقۆم ناکرد پێم وابوو کە فیلمەکە چەند شۆتێکە و بە هەمان شەو ئیدیتی بۆ کراوە و شۆتی زۆر بەکارهاتەوە بەڵام ئەگەر نەتابینی بێ لەوانێ باوەڕ نەکەم بەڵام شوێنی وە هەبوو کە فیلمەکە لەوانێ 6 بۆ 7 خولەکی یەک کامێرا جوولە دەکات لەو کارکتەرەوە دەچێت بۆ کارکتەرەکەی تر لەو سینەوە بڵین لەو شوێنەوە دەگۆڕت بۆ شوێنێشتر ینی لۆکیشنەکان تەنانەت لە لۆکیشنی زۆر دوور درێژ کامێراکە دەڕوات ئەوەی کە شوێنە کۆز دەکەن بەشێکی زۆر یەک کامێرای لەگەڵیان دەڕوات ینی جوراندنی کامێراکە لە ماوەیەکی ئاوا زۆر بەبێ ئەوە هێز قەتعی شتێ بکرێ شتێک کە دەتوانم بڵێم بەگشتی بۆ سینەمای جیهانی شتێکی نوێ و جیاوازە چیزای ئەوەی بۆ فیلمێکی کوردی بکرێت لە هەمان کاتدا لەگەڵ ئەکتەر و کارکتەری کوردیش بکرێت جا ئەومەشان گرنگی ئەکتینگەکە بە دەدەخات کە ئەکتینگەکە چەندە گرنگ بوو لە حاڵەتانە تەمان ڕاستە تۆ یەک شۆت دەکەی یەک جوورەی کامێرات هەیە بۆ ماوەیەکی زۆر ناوەسی لەوانەیە لە هەندێک حاڵەتەوە ئاسان بێ بەڵام لە هەمان کاتدا وا بکەی کە ئەکتەرەکانیش ئەکتینگی خۆیان لەدەست نەدەن بتوان هەر بەردەوام بن لەسەر ڕۆڵجێرانەکەیان ڕۆڵجێرانێکی جوان بجێڕکە لەگەڵ سیناریۆکە بێتەوە دەقەکانیە لە بیر نەچێت ئەمەش هەم بۆیی دەوێت هەمیش لەلایەشتر جێگای دەستخۆشیە بۆ ئەکتەرەکان کە توانیان ئاوا ئەکتینگ و پێیسینجی خۆیان بپارێزن لەگەڵ چیرۆکەکە بڕۆن چیرۆکە بەرداوای پێ بدەن بەبێ ئەوەی قەتع لە کامێراکەدا هەبێت جەمەش دەمانهێنێتە سەر بابەتی ئاکتینگ تەمان وەک باس کرد ئاکتینگ هەریەکە لە هانی موشتەهیدی شوان عەتوف جاهید شاهین ئاڵچین پێما بێ ئەگەر ناوکە ئەوە دەخوێنێتەوە یاننا تەکید نیم چکە خەڵکی کوردستانی باکوورە ڕێکەش شاباز نارین محەممەدی کە کچی هانیە زیادەڕۆی ناکەم ئەگەر بڵێم لەوەتەی فیلمەکانی بەهمنی قوبادی بە تایبەتیش پیسەڵەکانی دەتوان بفرن کە زۆر لە مێژە لە دوای ئەوە ئەمە یەکەم فیلمە ببینم کە کارکتەری زۆری تێدا بێت و بەگشتی زۆرینەیان یاخود دەتوان بڵێم هەمویان ئەکتینگێکی نایاب ئەگەر نایابیش نەبێت زۆر باشم جێڕم ینی هانی بەڕاستی ئەکتینگێک بوو ئەگەر ئۆسکاری کورد هەبواە شانی ئەو ئۆسکارەیە دەتوانین نیشانەزی پێ بکەین بڵێن ئەکتینگێکی پرۆفشناڵانە بوو ئەکتینگێک بوو کە زۆر جیاوازێکی زۆری خستە ناو سینەمای کوردی ئەکتینگێک بوو کە
دەتوان بڵێم تازە یەکەم جار لە سینەمای کوردی بیبینم، هەرچەندە من لە فیلمەکانی وەکو بێکەس و کیسەڵەکان دەتوان بفڕن و بەشێکی ئەزمون و فیلمەکانی بۆن منە سفڕن و ئەوانە هەندێک لە کارکتەرەکانمان بینی کە ڕۆڵەکان زۆر باش دەجێڕا، بەڵام بەگشتی هەموو کارکتەرەکان بینی کە ڕۆڵێکی زۆر باش و نایاب دەجێڕن زۆر زەحمەتە. بەڵام لەم فیلمە هانی وەک باسم کرد ڕۆڵەکەی زۆر تایبەت بوو. جاهید شاهین ئاچین پێم وابێت لە ڕووی ڕۆژێڕانەوە یەکەم بوو. شوان ئەتوف بە هەمان شێوە ئەوەی کە وە بڵێن لە سەری بوو کە هەمان دەزانین ئەکتەرێکی چەندە ئەزموندارە، لەوەیان دەتوان بڵێم دەقاتی ئەوانی پێشتر باش بوو، یعنی ئەگەر پێشتر ئەکتینگێکی باشی کردبێت لەوەیان ئەکتینگێکی دەتوان بڵێم زۆر باشتری کرد و ئەکتینگێکی نایاب بوو. ئەوانی تر بەگشتی کارکتەرەکان هەمویان باش بوون، بەتایبەت بۆ منە شۆفێرە تورکەکە زۆر باش بوو، نازانم ناوەکەی نازانم. ڕێکە شاباز ئەوەی کە هاتە ناو فیلمەکە هەرچەندە ساتێکی کەمیش هات بەڵام خراپ نەبوو، ئەکتینگی ئەویش باش بوو. نارین کەم بە دەرکەوت بەڵام ئەو دەرکەوتنی ئەویش خراپ نەبوو، بەتایبەت هەندێک حات کە خەمباری یاخود بڵێن زۆرێک لە نەخۆش کەوتنی پێوە دیارە بوو، بەتایبەت کە ئەو کەوت بۆ دەست داعش و ئەوانە کاریگەریەکانی ئەوی زۆر بە جوانی پیشاندایانی خۆی وەکو کەسایەتێک پیشاندا کە بۆ منە پێشتر لە بەدەستی ئەوان بوو بێت، ینی ئەو ئەکتینگی کە ئەو جێڕای لەو ماوە کەمەژ بوو بەڵام زۆر جوان بوو. بابەتێک کە پێم وایە لەوانێت بۆ هەندێک کەس گرفتێکی بچووک دەتوان بڵێم دروست بکە، بەتایبەت ئەگەر لە زاراوەی زۆر شارەزانە بیاخود زمانی زۆر نەزانی لەوانەیە ئەوە تۆزێک گرفت دروست بکە. پێم وایە هەر ئەوش بۆ هۆکارێک کە دەتوانێت تا ئاستێکی کەم ئەم فیلمە لەوانەیە ناساندنی کەمتر بوو بێت لە فیلمەکانی تر، یاخود ئەوەی کە خەڵک باسی بکە کەمتر باسی وەکراوە، هەرچەندە ئەمە سیفاتێکی زۆر باشە. ئەوش بابەتی بوونی زمانی زۆر و زاراوەی زۆر لە ناو فیلمەکە تەوانەوە باسم کرد، ئەمە خاڵێکی زۆر باش، ینی کە بەتایبەت زاراوە کوردەکان زۆر بێن ناو فیلمەکە، زاراوی بادینی تێدا بوو، سۆران تێدا بوو، زاراوی بادینی لای کوردستانی باکووری تێدا بوو، ئەوەی کوردستانی ڕۆژهەڵاتی تێدا بوو، ئەوەی باشووری خۆمانی تێدا بوو، ئەو هەموو زاراوان تێدا بوو. لە هەمان کاتدا تورکی و ئەوانەش تێدا بوو، تورکی و فارسی و تەنانەت عەرەبیش تێدا بوو. بوونی ئەو زمانانە وەکو پرۆفشنالی یاخود وەکو پێشاندانی زمانەکان وەکو پەیامێکی بڵێن نەتەوەیی گرنگ بوو، بەڵام لە هەمان کاتدا تۆزێک گرفتی بۆ تێگەیشتن لە حەدەسەکان دروست کرده بوو، بەتایبەتیش ئەوەی کە شۆفێرەکە بە تورکی قسەی دەکرد ئیلا ئەگەر بڵێن کراباوە کوردی بۆ منێشک لە کارکتەرەکان بۆ ئەوانتری کردباوە بە کوردی، ئەگەرنا زۆر شوێن هەبوو کە گرفتی دروست دەکرد و لەوانەیە ئەگەر تۆ تورکیەکەت باش نەبا یاخود ژێرنووسێک نەبا کە بۆ نوێبی کاتە بۆ کوردیان زمانێک کە تۆ تێبگەی لەوانەیە کێشەی دروست کردبا. ئەویان دەتوان بڵێن تا ئاستێک وای کرد کە هەندێک لە حاڵەتەکان پەیامەکەی خۆی نەگە یاخود مەبەستەکەی خۆ کە لەڕێ ئەو سینەوە دەیویست پیشان بدات لەوانەیە ئەو سینە بەباشی نەگەیشت بێت. سینێک کە زۆرم بەدڵ بوو و زۆر بە جوانی کرا بوو، دیاریش بوو کە زۆر زەحمەت بوو لەبەر ئەوەی زۆرترین فۆکەسی فیلمەکە لەوێ بوو، ئەویش ناو تانکێکەیە. ئەوەی زۆرم بەدڵ بوو پێشتر باسم کرد لە ڕووی کەلەر، جا بەتایبەت کە لایتینگ گوشتەکەشی هاتە بۆ ناوجا، ئەوە هەم ناگەڕێتەوە تەنها بۆ ئەوەی کە کەلەرەکەی چەند جوانە، لە هەمان کاتدا لایتینگەکەش جێگای دەشخۆشیە کە لایتینگێکی زۆر جوانە گونجاوە لەگەڵ کەلەرەکە. ئەگەر باس لەوە نەکەین چکە ئەوە پێشتر باسم کرد، بەڵام باس لە ئەو بکەین کە چۆن لە ناو تانچیەکە بڵێ سینەکە تۆمار کراوە، لە کاتێکدا هەر لە ناو تانچیەکە درامایشی زۆری تێدایە، ڕووداوی زۆر تێدایە، لە شوێنێکی ئاواکەم تەنها بە قسە چەند مەبەستێک و چەند پەیامی زۆر جوان دەگەینێ، ینی لە شوێنێک کارکتەرێک دێ باس لە مردنی دەجیانەکەی خۆی دەکات، لە شوێنێک یەکەش تێدایە کە دەیەوێت جگارە بکێشێت و باس لە ڕووداوەکانی خۆی دەکات، شۆن ئەتۆف کە باس لە کوڕەکەی خۆی دەکات چۆن چۆتە دەرەوە، ئەوەی کە باسی ئەوروپا دەکات ئاخۆ ئەوروپا باشیان خراپ، هەمووی ناو تانکەرێکە ڕوو دەدات بەبێ ئەوەی سینەکە زۆر بگۆڕێ، بەڵام پەیامەکان زۆر بە جوانی دەگەن و حەماست و جۆشخۆشی فیلمەکەش هەر دەهێڵێتەوە. بابەتێشتر کە لە فیلمەکە زۆر بە جوانی پیشاندراوە، تەبعاً باسم کە فیلمەکە لە ڕووداویش ڕاستەقینەوە وەرگیراوە، بەڵام زۆر جار لەوانەیە تۆ کە دەیکەیت بە فیلمێک هەموو ڕووداوەکان باشی نەگەن، بەڵام لە هەمان کاتدا تۆ چەندە پەیامەکە بگەینی زۆر گرنگە. جا ئەوەی کە لە فیلمەکە زۆر بە جوانی پیشاندرا، یەکەم شت بێزەمیری و بێویژدانی ئەو لایەنانە بوو، یاخود بڵێن داعش بوو کە ئەو ڕووداوانەی بەسەر کورد بە تایبەت هێنا، یان دەتوانین بڵێن هەندێک عەرەب ئەوانەش پێی کاریگەر بوون، ئەوەیە کە لە فیلمەکەش ئەو پیشان دەدات. جا هەم بێویژدانی ئەوان زۆر بە جوان پیشاند، هەمیش کاریگەربوونی
ئێمە وەکو کورد یاخود وەکو ئەوانەی کە بەگشتی پێی کاریگەر بوون کاریگەریەکە زۆر بە زۆر پیشاندات. یەک لەو سینانەی کە کاریگەریەکەی جوانی پیشاندات یاخود بێزەمیریەکە پیشاندا کە تا چ ئاستێک بووە ئەوەیە کە یەکێک لە کارکتەرەکان دێت پیشاندا کە زمانی بڕاوە ناتوانێت قسە بکات داعش زمانی بڕیوە. یعنی ئەمە لەوانەیە شتێکی کەمیش بێ بەڵام پیشاندانی ناو فیلمەکە بەدەستەخۆت نییە جۆرێک لە ئیمۆشن زۆرێک لە هەست بزوێنیە کە بە بینەر دەدات و پیشان دەدات کە ئەو ڕووداوانەی کە لەو کاتەوە ڕوویانداوە چەندە دڕەقانە بوون. ئەوەی کە لەوێ لە ڕێی دراماکەوە لە ڕێی کارکتەرەکانەوە دەگەیەندرێت زۆر بە جوانی دەتوان بڵێن پەیامێک و تراژیدایەک دەگەیەنێت کە لە 2014 بەسەر کوردەکان و یانش دەتوانن بڵێن بەسەر عێراق و سووریا و ئەو ناوچاندا هات کە داعش بە دیاریکراوی هێرشی بۆیان برد. جا هەرچەندە وەک باسم کرد ئەوەیان گرنگ بوو بۆ گەیاندنی پەیامێک بەڵام دەرکەوتنی ئەو کارکتەرە بە تایبەتی دوو کارکتەر کە لە دەتوان بڵێم لە چوارەجی کۆتایی بە دەردەکەون دەرکەوتنی ئەوانە پێم وابێ تۆزێک خاڵی لاوازە لەبەرچی لەبەر ئەوەی کاریگەریەکی وایە نەبوو وە لە هەمان کاتیشدا چیرۆکی ئەوان و گونجاندنی ئەوان لەگەڵ چیرۆکەکە پێم وایە ئەوەندە کاریگەرینە و نامەوێتان سپۆیل بێ بۆیە زیاتر ڕوون ناکەمەوە بەڵام ئەو ڕۆڵێک کە ڕێکە شاباز لەگەڵ نارین محەممەدی هەیەیان بوو هات ناو فیلمەکە جگە لەوەی کە باسی لە زمان بڕین و ئەوان دەکە کە دەکرا لەوانێت بە قسەیش بگوترێ پێم وایە وەکو گرنگی بۆ چیرۆکە گرنگی نەبوو هەرچەندە ڕۆژێڕان و شتەکانیشان جوان بوو ئەویان باسی لێو ناکرێت زیاتر باسی مەلا گرنگی ئەوانە بۆ چیرۆکە یاخود چیرۆکی ئەوان و شێواز ڕوودانی چیرۆکی ئەوان و کاریگەری لەسەر چیرۆکی ئەسلیەکە. حاڵەتێشتر کە دەتوان بڵێم تۆزێک کلیشەی بوو بابەتی ئەوەی کە کچەکە کوژرا بوو لەلایەن باوکووانێ خۆیەوە ئەو ڕووداوانە زۆر ڕوودەدەن هی ئەوەشە باسی لێ بکەین من ناڵێم هی ئەوانی باس لێەوە بکەیت بەڵام تۆزێک جەنەرالایزیشنی تێدا بوو ینی تۆزێک بەگژگیریکردنی تێدا بوو ینی هی ئەوە بوو کە تۆ لایەنێک بەخرا پیشان دێ بە تایبەت لە ڕووی ئاینەوە پێما بێ ئەمە تۆزێک دەتوان بڵێم خاڵی لاواز ینی ئێمە پێما بێت ئەوە چوینە دەریانی ئەو بابەتانە ئەوەندە ناڵێم بەوەندە وەری نەگرین بەڵام بەو شێوازە یەک ڕوویە بیبینین پێما بێ ئەوەیە تۆزێک کۆنە تۆزێک بیرۆکەیەک کۆنە ڕاستە ئەو ڕووداوانە زۆر ڕوودەدەن ئەو بابەتشی ئەوەی باسلەوە بکرێ بەڵام لە هەمان کاتدا پێویستە هاوسەنجێکی ڕابگرین کە ڕووداوێکی ئەوە باز دەکەن دەبێت باسیۆش بکرێت کە لە بەرامبەردا خەڵکان چەند دژایەتی ئەوە دەکەن و ئەوەی تریشان بەلاو ئاساییان تەنانەت لە لایەکەی تریش خەڵکانێکان کە ئەویان بەلاوە ئاسایینی ئەو شتە کە ڕوو دەدات ینی کە باس لەوە کرا کە کچێک لەلایەن خانەوادەکی خۆیەوە کوژداوە لە ڕووی ئاینەوە دەبینیت کە مەلاکە وەک بڵێن پێخۆش بوو یان بەرگری لێکرد ینی ئەمە پێم وابێ بەتایبەت لە ڕووی ئاینەوە تۆزێک بیرۆکەیەکی تۆزێک دەتوان بڵێم کۆنە ڕاستە لەوانێ ئێستاش مەلایەکی زۆر یاخود خەکانی زۆری ئاینی هەبن کە بەرگری لەو شتە بکەن بەڵام دەبوو باسیەوەش کرا بە کە نەخێر مەرجنی هەموو کەساتی ئاینەکان بەرگری لەوە بکەن بە پێچەوانەوە زۆریش هەن کە دژی ئەو بابەتە دەوەستنەوە ئەسڵەن ئەو پەیوەندی بە ئاینەوە هەر نییە یعنی نەتەنها ئاینی ئیسلام هیچ ئاینێک لەگەڵ ئەو بابەتەدا نییە ئەگەر تەنانەت کچێک هەرچی لێبێت یان هەر بابەتێکی کە ڕوو بدات یان هەر حەدەسێک بەسەر ژیانی کەسێک دابێت هیچ ئاینێک لەگەڵ ئەوە نیە کە ئەو کەسە ژیانی بفەوتنجی ژیانی وێران بکرێت تەنانەت ئەگەر خۆشی تاوانبار بێت. بابەتێش تر مەیکاپ و گونجاندنی دەم و چاو هەر لە سەرەتای دەستپێکردنی گەشتەکەیانەوە تۆزێک چاوکراوە و دەتوان بڵێم ڕوخساریان تۆزێک کراوەتە دیارە بەڵام کە دەگەنە کۆتایی تۆزێک ڕەنگ زەرد بوون یعنی لێویان وشک بووە سەر و پرچیان تۆزێک ئالۆزە هەمووی تۆزاویە یعنی تەنانەت جلوبەرگەکانیان لەگەڵ گونجاندنی کەلەر شتەکە وەوە دەرناکەوێت کە نوێ بیان یان تۆزێک بڵین زۆر ئازار و شتیوێنێتی بێ نەخێر وە هەز دەکەیت کە زۆر ئازاری دراوە هەز دەکەیت کە جلوبەرەکانیان تۆزاویە جلوبەرگەکانیان وە بڵێ شڕا جا هەرچەندە ئەوەیان بۆ تایبەت جلوبەرگ کەستم ئەوە دەگرێتەوە بەڵام ئەویشیان زۆر کاریگەری هەبوو بەڵام ئەگەر بە تایبەت مێکەپ باز بکەین مێکەپەکە زۆر کاریگەری هەبوو کە دەبینی لێوشکردنە دم و چاو زەردکردنە چاوەکانی تۆزێک ها کەوتون و ئەوانەیە بەتایبەت لە کۆتاییەکەیان بۆ نەقژیان تۆزاویە و بێ سەروبەر بوون ئەو گونجاندنە لەگەڵ ڕووداوەکان و ئەو مێکاپە نایابەش پێما بە هۆکارێک بوو بۆ مانەوەی ئەکتەرەکان لەسەر سیناریۆکە و جوانی گەیاندنی بابەتەکەکە لە فیلمەکە باز دەکرا.
مۆسیقا هۆکارێکی هەرە سەرەکی بوو کە لە ناو فیلمەکەدا بمێنیتەوە. تەبعاً فیلمەکە هی ئەوەیە لە سینەما ببینرێت، یعنی من زۆر جار گوتومە فیلمە کوردیەکان زۆربەیان ئەگەر لە سینەماش نەیبینی هەمان بابەتە هەمان چێژی لەوانە لێ ببینی کە لە سینەما لێ دەبینی، بەڵام ئەم فیلمە بەجددی هی ئەوەیە لە سینەما ببینرێت، لەبەر ئەوەی لە ڕووی مۆسیقاوە زۆر تایبەتە، نەک تەنها مۆسیقاش لە ڕووی ساوندەوە زۆر نایابە. لە شوێنێک لە ناو دارستانەکە دەڕۆن دەتوانین گوێت لە دەنجی پێیان بێت، دەتوانین گوێت لە خشەخشی بۆ نمونە جلوبەرگەکانیان بێ، یعنی ئەوەی کە لە ناو تانکەرەکان هەست دەکەی کە جۆرێک لە دەنگدانەوەی زۆر نییە، بەڵام جۆرێک لە دەنگبوونی ناو تانکەرەکەی پێوە دیارە، یان ئەوەی کە لە دەرەوەن پێدەچێت دەنگکە لە دەرەوە بێ، ینی گونجاندنی دەنگەکە ساوند بەگشتی و مۆسیقاش ئەو مۆسیقانێک کە حەماست بە شوێنێک دەداتەوە لە شوێنێک هادیە لە شوێنێک بۆ منە زۆر مۆسیقایەکی گەرمە لە شوێنێک بەعکسەوە مۆسیقایەکی تۆزێک حەزین ئەوانەیە زۆر جوان لەگەڵ ڕووداوەکانی فیلمەکە گونجاوە. جا هەموو ئەو بابەتانی کە پێشتر باسم کرد هۆکارێکی زۆر سەرەکی بوون کە ئەمە بێت بە یەکێک لە تاکە فیلمەکان لە بنین هونەری کوردی کە لە سەرەتاوە تا کۆتاییەکەی تێنشن و حەماسەتت بۆ دروست دەکات. تەمان سەرەتای فیلمەکە تۆزێکی دەتوان بڵێن 5 دقەی ڕووداوەکانی پێش دروستبوونی ئەو شەڕوشتانەیە دەتوان بڵێن خۆشی ئەوانەیە، ئیدی یەکسەر دەچێ ناو ئەسلی فیلمەکە و یەکسەر بابەتی کۆچەکە دەست پێ دەکات، لەوێوە تێنشن یاخود بڵێن حەماست و جۆش و خۆش هەست بزوێنی دەست پێ دەکات و یانی تا کۆتاییەکەی نەک تەنها بەردەوام بێت بەڵکو زیادیش دەکەن تەنانەت تا کلایماکسەکەش دەڕواکە کۆتا حاڵەتە هەرتۆ جۆرێک لە میستری جۆرێک لە نهێنی جۆرێک لە حەماستت بۆ فیلمەکە بۆ ڕووداوەکان زیاد دەکا، ینی ڕووداوی زیاتر دێنە ناوی بابەتی زیاتر دێنە ناوی کە وات لێ دەکا تۆ هێشتا ڕووداوێک حەلنە بۆ یەکەشتر دێتە ناوی زیاتر دڵە خوڕفەت پێ دەدا. ئەمە هەموو بابەتەکانی پێشتر تەبعاً بۆ باسم کرد چ لە ڕووی بابەتی دەرهێنان و ئەوانەیە چ ئەکتینگە چ مۆسیقای هەر بابەتێکە هەموو وایان کرد کە ئەو تێنشنە زۆر زیاد بێت و ببێت بە یەکێک لە فیلمەکان کە زۆرترین تێنشنی هەیە لە هونەری کوردی هەمووی بەیەکەوە دەگەڕێتەوە بۆ چێ دەگەڕێتەوە بۆ تورج ئەسلانی دەرهێنەر. بەڕاستی ئەوەی کاکە تورج کردبووی جێگای دەستخۆشیە، جێگای شانازیە، پێم وایە زۆر هەنگاو بەرەو پێشچوین لە ڕێ ئەم فیلمەوە، هەرچەندە فیلمەکانی پێشتر تا ئەستێک هەولیاندا و بگەن بە ئاستی پرۆفشناڵانە، بەڵام ئەگەر سەیر بکەی هەموویان لە چەند بابەتێک باش بوون، بەڵام لە گشت بابەتەکان پێم وانیە باش بوو بن، بەڵام ئەم فیلمە زۆر شتی جیاواز تێدا بوو کە دەتوان بڵێم بەگشتی وای کرد فیلمەکە لە ئاستێکی زۆر پرۆفشناڵدا بێت. هەموو ئەوەش دەگەڕێتەوە بۆ تورج ئەسلانی دەرهێنەر کە لە هەموو ڕوویەکەوە دیقەتی دابوو، چ لە ڕووی سیناریۆوە، چ لە ڕووی دەرهێنانەوە، چ لە ڕووی ئاکتینگەوە، هەڵبژارنی ئەکتەرەکان. تەمان ڕاستگۆیانە بڵێم سەرەتا کە ئەکتەرەکانم بینی دووبارە کەوتمە گومانەوە، بەتایبەت کە ئەکتەرەکان هەندێکیان گۆرانی بێژ و بە گۆرانی شت ناسرا بوون، هەندێکیان ئەزموندار بوون و پێشتر ئەزمونیان درا بوو. منیش خۆم حەزم لێیە ئەکتەری نوێ زیاتر ببینم، زیاتر کەسایەتی نوێ بینم، بەڵام بە خۆشحاڵیەوە دەتوانم بڵێم بەشێکی زۆریان زیاد لەوەی کە لێیان چاوەڕوان دەکرا ئەکتینگێکی جوانیان جێڕا لە ڕووی مۆسیقاوە، لە ڕووی سینەماتۆگرافی و هەموو بابەتێکەوە پێم وایە ئەم فیلمە هی ئەوە نییە ڕەخنی لێ بژیرێ بە تایبەت لە ئاستی کوردەواری. جا هەر بۆیش ئەگەر لە کۆتایی ڕێتینگیش پێ بدەم، تەماەن من هەموو کات کە فیلمێکی کوردی ڕێتینگ پێ دەدەم دەڵێم سەرەتا ئێمە پێویست هەر لە ئاستی کوردی سەیری بکەین، ئایا ئەم فیلمە بۆ کورد یاخود بۆ ئاستێک کە ئێستا کورد پێی گەیشتووە فیلمێکە شایەن بەچەندە ئەو جا ڕێتینگێکی جیهانیشی پێ دەدەم. جا خۆم ئەگەر ڕێتینگێکی کوردی بە فیلمە بدەم پێم وایە زیادە ڕۆی ناکەم ئەگەر فیلمەکە بڵێم دەرە دەیتەوای پێ دەدەم. تەبعاً من دەڵێم تا ئێستا لە ئاستی سینەما و فیلمی کوردی ئەم فیلمە شایەن دەرەدەی لەوانە داهاتوو فیلمی زۆر باشتر بێ لەگەڵ ئەو کات وە گونجاندنی لەگەڵ ئەو کات ڕێتینگەکەی بگۆڕێ، بەڵام بۆ ئێستا پێم وایە بۆ سینەما کوردی شایەن دەرەدەیە و بۆ سینەمای جیهانیش شایانی 8.5 لەدەیە، یعنی زۆرێک لە بابەتەکانی جیهانی و زۆرێک لە بابەتە سینەماییەکانی جیهانی تێدا بینرا لە فیلمەکە. ئەوەی کە ئەم فیلمە باسی لێو نەکرێت بەڕاستی لە دەستدانێش زۆرە، بەڕاستی خەسارەیەکی زۆرە. فیلمی بێنیشتیمان هی ئەوەیە کە سینەماکان بەهۆیەوە چۆل نەبن، سینەماکان هەمیشە پڕ بن تا ئەو فیلمە بینێت. جا هیوادارم بچن فیلمەکە ببینن، فیلمێکی زۆر تایبەتە، دڵنیام کە فیلمەکەتان بینی زۆر بەدڵتان دەبێت و دەستخۆشی لە ئەکتەر و دەرهێنەرەکان دەکەن و وەکو من. نوسام ئەحمەدم، سوپاس.